نوری نەمر. بەرجی پێنجەم، نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. جیم. قۆناغەکانی ئوحود. لە غەزای ئوحوددا 3 تابلۆ بەرچاو دەکەوێت. تابلۆی یەکەم ئەو تابلۆیەیە کە سەرکەوتووی بڕیارە کتوپڕەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم نیشان دەدات. ڕاستە هەندێک لە هاوڵان لەو قۆناغەدا شەهید بوون، بەڵام پاڵەوانەکانی وەک حەزرەتی حەمزە و ئەبوو دوجانە و عەبدوڵای کوڕی جەحش دروێنەی بتپەرستانیان کردبوو. سەرکەوتنێکی ئاشکراش بەدەست هاتبوو، بتپەرستانی شتێک شکابوون. تەنانەت ئافرەتانی قوڕەیش هەوڵیان دەدا بەر بە هەڵهاتنی پیاوەکان بگرن، باوەشیان دەکرد بە قاچیاندا و دەیان قیژاند و لێیان دەپاڕانەوە ڕانەکەن، چونکە ڕاکردن شوورەیە بۆیان. بەڵام ئەو هاتوو هاوارە بەز نەبوو بۆ ڕاگرتنی شاڵاوی پاشەکشەی جەنگاوەرانی مەککە. سەرچاوە باوەڕپێکراوەکانی مێژوو باز لەوە دەکەن کە ژمارەی موسڵمانان لە ئوحوددا پاش کشانەوەی دووڕوەکان 700 جەنگاوەر بووە، کەچی سوپای دوژمن نزیکەی 3000 جەنگاوەر بووە، واتە ئەوان 5 ئەوەندەی موسڵمانان دەبوون. بەو پێیە دەبوو هەر موسڵمانێک لەگەڵ 5 کەسدا بەشەڕ بێت. ئەمە سەرباری ئەوەی قوڕەیش ژن و منداڵیشیان لەگەڵ خۆیان هێنا بوو، دەفیان بۆ لێدەدان و ورەی جەنگاوەرەکانیان بەرز دەکردەوە. ئامادەباشی و ئازوقەی سوپای دوژمن تێر و تەواو بوو، کەچی لەگەڵ ئەوەشدا بە وێنەی بەدر شکستیان هێنا. لەو ساتەوەختەدا هەڵەیەکی گەورە ڕوویدا، ئەویش گوێڕایەڵی نەکردنی فەرمان بوو کە ئێمە بەزەلە واتە پێهەڵخلیسکان یاخود سەرسمدان ناوی دەبین. ئاخر ئەوان لە دۆستان و نزیکانی خوا بوون و لە پێگەیەکدا بوون وەک ئەوەی بیبینن ئاوەها باوەڕیان پێی بوو. ئێمە ومانان مرۆڤی بازنەی ئیسلام و ئیمانین، باوەڕمان هێناوە و ئیسلاممان کردووەتە بەرنامەی ژیانمان. لەوەش بترازێت زۆر دەرچی ڕەهەندەکانی دیکە ناکەین، هەرچی ئەوانە بە چەشنێک پەرستشیان ئەنجام دەدا هەروەک ئەوەی ئەو زاتە ببینن. بینینی ئەوان جیاواز بوو لە بینینی ئێمە، بۆیە بە لە بەرچاوگرتنی پایە و نزیکیان لەوانە بوو بەرپرسیار بن لەو خەیاڵ و ختورانەش کە بە دڵ و مێشتیاندا دەهات. بەڵێ، تەنانەت ئوحودیش بە سەرکەوتن هەژمار دەکرێت بۆ موسڵمانان. گەرناوەک هەندێک لە مێژوونووسان دەڵێن ئوحود بە شکست داناندرێت. وشەی شکست بە وشەیەکی قورس و بریندارکەر دەزانم، وام پێ باشە لەو بارەیەوە بڵێم ئەوەی لە ئوحوددا ڕوویدا لەرزەیەکی کاتی بوو. تابلۆی دووەم. دوژمن دووچاری شکست بوو، بە هەڕەمەچی و پەلەپڕووزە هەڵدەهاتن. موسڵمانانیش زەنجی بەدریان بیر هاتەوە. ئەو ڕۆژەش دوژمن هەر بەو شێوەیەی ئەمڕۆ هەڵدەهاتن. لەبەر ئەوە پێیان وابوو ئەم جەنگەش وەک بەدر لە بەرژەوەندی خۆیان شکاوەتەوە، بۆیە نۆرەی کۆکردنەوەی دەستکەوتەکان هاتبوو. پاش هەڵهاتنی دوژمن و بەجێهێشتنی سامانەکانیان، ئەسپ و وشترەکانیان چاوەڕێی موسڵمانان بوون، بۆیە تیرهاوێژەکانیش لە کۆکردنەوەی دەستکەوتەکاندا بەشداریان کرد. هەرچەندە عەبدوڵای کوڕی جوبەیر فەرمانەکەی پێغەمبەری وەبیر دەهێنانەوە، کەچی ئەوان بەوردی لە فەرمانەکە نەگەیشت بوون، چونکە ئەوان ئەو هالێکیان دابووە کە تا کۆتایی جەنگ لە جێگەی خۆیاندا بمێننەوە. دەی ئەوە بوو بە بەرچاوی هەمووانەوە جەنگ تەواو بوو، دوژمن تێک شکا بوو. لە دیدی ئەواندا مەحاڵ بوو سوپایەکی شکا و هەڵبستێت بە کۆکردنەوەی ڕیزەکانی و دووبارە هەڵمەت بهێنێتەوە. ئەوەش تابلۆی دووەمی جەنگی ئوحود بوو. تابلۆی سێەم. تیرهاوێژەکان بە بەجێهێشتنی جێگەکانیان بوون بەهۆی دروستبوونی کەلێن لە سەنگەری موسڵماناندا. بێگومان هەلێکی لەو جۆرەش هەرگیز لە کیسی سەرکردەیەکی بلیمەتی وەک خالیدی کوڕی وەلید نەدەچوو، ڕۆژ ڕۆژی خۆی بوو. لەو کاتەدا موسڵمانان شمشێریان خست بووە چێلانەوە، سەرگەرمی کۆکردنەوەی دەستکەوت بوون. کۆمەڵێکیشیان کشا بوونەوە تاکو کەمێک پشوو بدەن. خالید وەک بروسکە هەڵگەڕایەوە و هەڵۆ ئاسا دای بەسەریاندا. چەند کەسێکی لەو تیرهاوێژانە شەهید کرد کە لە جێگەی خۆیاندا مابوونەوە. بە سوپاکەیەوە لە پشتەوە دەوری موسڵمانانیدا و لە ناکاو دای بەسەریاندا. موسڵمانانیش تەواو لە هەڕەتی جەنگ سار ببوونەوە. خالید سوودی لەو حاڵە وەرگرت و ئیشی خۆی کرد.
لێرەدا جێی خۆیەتی ئاماژە بۆ خاڵێکی تر بکەین، ئەویش ئەوەیە کاتێک مسلمانان ڕۆیشتن بەرەو ئوحود درزێکیان تێدا بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیویست لە ناو مەدینەدا بمێنێتەوە، کەچی ئەوان سوور بوون لەسەر چوونە دەرەوە، ئەوەش سەبارەت بە ئەوان بریتی بوو لە چوونە ناو بازنەیەکی نەزۆک و بەتاڵەوە، و ئێستا ئەو بازنەی بەتاڵە بازنەیەکی بەتاڵی تری لێەوە پەیدا بوو. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت فەرمانی پێکردبوون پابەندی جێگەکانیان بن و بەجێی نەهێڵن، بەڵام ئەوان نافەرمانیان کردبوو سەنگەرەکانیان چۆڵ کردبوو، ئەوەش پێ هەڵخلیسکانێکی تر بوو. قورئانی پیرۆزیش تیشک دەخاتە سەر ئەو بابەتە و دەفەرموێت إنما استزلهم الشيطان ببعض ما كسبوا. ئەوانە تەنها شەیتان تووشی هەڵەی کردن لە خشتەی بردن بەهۆی هەندێک گوناهەوە کە ئەنجامیاندا بوو. واتە لە سەرەتادا پێیان وترا لە مەدینە بمێننەوە، بەڵام ئەوان پێداگریان کرد لەسەر چوونە دەرەوە. هەروەها بە تیرهاوێژەکانیش وترا لە جێگەی خۆیان بمێننەوە، کەچی دیسانەوە ئەوانیش لە پێناو کۆکردنەوەی دەستکەوت یاخود تا یارمەتی ئەوانی تر بدەن لە کۆکردنەوەی دەستکەوتدا شوێنەکانیان جێهێشت. گوێڕایاڵی نەکردنیان بۆ یەکەمین ئامۆژگاری مسلمانانی خستە ناو بازنەیەکی بەتاڵەوە کە بووە هۆی ڕوودانی هەڵەی دووەم. خۆ ئەگەر خوا بە ڕەحمی خۆی ڕێی نەگرتایە لە بەردەوامبوونی بازنە بەتاڵەکان، ئەوسا هەڵەکان یەک بە دوای یەکدا ڕیزیان دەبەست. بەڵام ئەوەی پیشاندان کە بەزەیەکەی پێش تووڕێیەکەی کەوتووە، بۆیە میهر و بەزەی خۆی بەسەردا باراندن. لەلایەکی ترەوە ئەوان کەوتنە کۆکردنەوەی دەستکەوت، چونکە وایان دەزانی شەڕ و پێکدادان کۆتایی هاتووە، هەرچەندە ئەوە بەکارێکی ئاسایی دەزانرێت بۆ ئەوانەی بەشداری جەنجیان کردووە و سەرکەوتنیان بەدەست هێناوە، بەڵام سەبارەت بە مقەڕەبین تەنانەت ئەوەش بە هەڵخلیسکان هەژمار دەکرا. ئەمە لە کاتێکدا کە پێشتر پەروەردگار بەهۆی دەستکەوتەکانی بەدرەوە بەندە خۆشەویستەکەی خۆی ئاگادار کردبووەوە. تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم و حەزرەتی ئەبوو بەکریش بەو ئاگادارکردنەوە خواییە کەوتنە گریان. کاتێک حەزرەتی عومەریش ئەوانی بەو حاڵەوە بینی، بە هەمان شێوە فرمێسک لە چاوانی هاتە خوارەوە. ئەوان ئارەزومەندی دنیا نەبوون، بۆشیان نەبوو ئارەزومەند ببن. بگرە دەبوایە وەلایەن بنایە. دەستخستنی دەستکەوت بۆ کەسانی وەک ئێمە تەمومژی تێدا نییە، بەڵام ئەگەر نزیکانی خوا مقەڕەبین هەڵسن بە کۆکردنەوەی دەستکەوت لەو مەیدانەدا کە بە خوێنی شەهیدان سوور بووە، ئەوە لە داهاتوودا دەبێتە هۆی هەستکردنیان بە پەشیمانیەکی گەورە. بەڵام خواوەندی میهرەبان لە ڕێی تەمێکردنی پێشوەختەوە لەو دەرەنجامە پاراستنی. بەڵام کەلێنێکی تر دروست ببوو، ئەویش ئەو ڕاستیە بوو کە بەڵاو تاقیکردنەوەکان ئەوەندە بە سەختی دەهاتن ئەوانەی پێشخۆیان بیر دەبردەوە. بەڵایەکی تر کە لە هەموو بەڵاکانی پێشخۆی گەورەتر بوو، بەس بوو بۆ لە بیربردنەوەی هەموو بەڵاو ناخۆشیەکانی پێشوو، بریتی بوو لە گەمارۆدانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەلایەن بتپەرستانەوە و بڵاوبوونەوەی دەنگۆی شەهیدبوونی. ئەو هەواڵە وەک بروسکەیەک لەیدان و هەموو موسیبەتەکانی تریان لەبیر چۆوە. بەڵام خوای گەورە سەلامەتی کرد و بە دوایدا دیوارێکی پتەوی لە گۆشت و ئێسقانی ئەو مسلمانانە بۆتەنی کە پێش گەیشتنی دوژمنان دەنجیان بیست بوو. دەبێت چەند ئافرەتی بەجەرگ کە گۆزە ئاو یان دەرمانی بریندارانیان بەدەستەوە بووبێت، بە پەلە ڕایان کردبێت بۆ فریاکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بە دڵنیاییەوە عەمارە ئەو ئافرەتەی کە مێژوو بە ڕێز و شکۆمەندیەوە یادی دەکاتەوە لە ڕێزی پێشەوەی ئەو ئافرەتانەدا بوو، مێردەکەی و کوڕەکانی ڕەوانەی مەیدان کردبوو، خۆیشی ئاوی دەدا بە جەنگاوەران و بریندارانی تیمار دەکرد. ئەو دیمەنەی عەمارە بینی خوێنی لە دەمارەکاندا دەمەیاند. ئەو شورایی کە هاوڵان بە جەستە و گیانی خۆیان بە دەوری پێغەمبەردا دروستیان کردبوو، وردە وردە هەرەسی دەهێنا و دەستە ناپاکەکان هەنگاو بە هەنگاو لەو نازدارە نزیک دەبوونەوە. هەتاکو ئەو قەڵایەشیان پارچە پارچە نەکردایە، مەحاڵ بوو دەستیان بگاتە تاڵێکی ئەو سەروەرە. هەرچی شمشێری ناوی بوو بۆ ئەو مەبەستە دەوەشێنرا، هەرچی تیر و ڕم بوو بە ئاراستەی ئەو دەهاوێژرا. بەڵام هەمویان دەچەقینە لاشەی یەکێک لەو باوەڕدارانەی خۆیان کردبووە قەڵغان بە دەوریدا. ساتێکات کە هەرچی باڵ هەبوو پەڕی بوو، هەرچی سەر هەبوو بڕابوو. کۆمەڵێک لە بتپەرستە داخ لە دڵەکان تا دەهات پێشڕەویان دەکرد. ئەویش فەرمووی چێ ئەمانەم لێ دوور دەخاتەوە. نوسەیبە بە پەلە چوو بەهانایەوە وتی من ئەی پێغەمبەری خوا،
نوسەیبە وەک چیایەکی گەردنکەش لە بەردەم پێغەمبەردا وەستا بوو، بەڕاست و چەپدا بە شمشێرەکەی بەرگری لێ دەکرد. لە ڕاستیدا ئەو بۆ تیماری برینداران هاتبوو، بەڵام کە تەنجیان پێ هەڵچندا بوو بە جەنگاوەرێکی چاونەترس. لەو سەر و بەندەدا بینی کوڕەکەی بە تیغی شمشێر باڵی پەڕێنراوە. دەست بەجێ ڕۆیشت بۆ لای و برینەکەی بەست و پێیوت بڕۆ لە بەردەم پێغەمبەردا بجەنگە. خۆیشی گەڕایەوە بۆ جەنگەکەی و کەوتەوە بەرەنگاری. هێندە لە پێغەمبەری خواوە نزیک بووبەوە، وەختە بڵین گوێی لە چپەکانی بوو. ئەوە بوو لە گەرمەی بەرگریدا پێکرا و زامێکی قوڵ کەوتە پشتیەوە کە جێگەی مستێکی تێدا دەبووەوە. دوای ئەوەی کوڕەکەی نارد بۆ بەرگری، سەروەرمان صلی الله عليه وسلم ڕووی تێکرد و فەرمووی من یطیق ما تطیقین، جاچێ بەرگەی ئەوە دەگرێت کە تۆ بەرگەی دەگریت. نوسەیبە کە گوێی لەو فەرمایشتەی پێغەمبەر بووتی ئەدعو الله ئەن یەجعلنی معەکە یا رەسول الله، ئەی پێغەمبەری خوا دوعا بکە تا لەگەڵت دابم. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستەکانی بڵند کردەوە و نزای بۆ ئەم ئافرەتە کرد کە خوێنی لە دەست و قاچ و پشتی دەچۆڕا و داوای لە خوا کرد کە لە بەهەشدا لەگەڵیاندا بێت، کە خانمی شەرەفمەند گوێی لە نزاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بووتی دەتوانم لەبەر دەستتدا هەتا قیامەت بجەنگم. ژیان و بەسەرهاتی ئەو خانمە هاوڵە زنجیرەیە کەڵوێستی دلێرانەی بەیەکەوە بەستراو بوو. هەموو هەنگاو و هەڵسو کەوتەکانی مایەی فەخر و شانازی بوون. لە عەقەبەدا بەیعەتی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دا و بانجی کرد بۆ مەدینە، بووە هۆکاری مسلمانبوونی سەرجەم ئەندامانی خێزانەکەی. لە ئوحوددا لە نزیک پێغەمبەرەوە جەنگی کرد و وەک پاڵەوانێک ڕوبەڕووی مەرگ بووەوە. کاتێکیش ئاەتی باڵاپۆشی دابەزی، دڵی تەنگ بوو، چونکە پێی وابوو ئیدی پاش ئەوە ناتوانێت بەشداری لە جیهادی کرداریدا بکات. بەڵام کە پێغەمبەرە درۆینەکان دەرکەوتن، لە جەنگی یەمامەدا بەشداری کرد و لەوێ دەستێکی و کوڕەکەی بەجێ هێشت و گەڕایەوە. بەڵێ، نوسەیبە ئەو ئافرەتە بێوێنەیەیە کە دەتوانین چەندین تابلۆی سەروەری تری لە ژیانیدا بەدی بکەین. یەکێکی تر لە گیان لەسەر دەستەکانی ئوحود ئەنەسی کوڕی نەضرە کە مامی ئەنەسی کوڕی مالیکە ڕەزای خوای لێبێت. لە ئوحوددا بەدەم شمشێر وەشاندنەوە هاواری دەکرد لەو مسلمانانەی کە وایان دەزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کوژراوە. بە دەنجی بەرز دەیوت لە پاش ئەو ئیدی ژیانتان بۆ چییە؟ هەستن گیانی خۆتان لەو ڕێیەدا بەخت بکەن کە ئەو لە پێناویدا گیانی بەخشیوە. هەموو هاتن بەدەم بانگەوازەکەیەوە و کۆبوونەوە. هێرشی دوژمنان بەرپەرزدرایەوە. لەرزینەکە کۆتایی هات. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی دەرکرد بۆ ئەو هاوڵانەی کە لە فەرمانەکانی پێشتری نەگەیشت بوون شوێن ستراتیژی نوێ بکەون. لێرەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانیدا بە دوای سعدی کوڕی ڕەبیعدا بگەڕێن. پیاوێکی ئەنساری ڕۆیشت و بە برینداری دۆزیەوە. بە زەحمەت هەناسەی بۆ دەدرا. لێی پرسی حاڵت چۆنە؟ وتی سەلامم بگێنە بە پێغەمبەر، لەو دی و ئوحودەوە هەست بە بۆنی بەهەش دەکەم. سەلامم بگێنە بە هۆزەکەم و پێیان بڵێ سعدی کوڕی ڕەبیع پێتان دەڵێت ئەگەر هەتایەکێکیان مابێت و دەستی دوژمن بگاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە لای خوا هیچ بیان و پاساوێکتان نییە. هاوڵەکە لە تەنیشتیدا مایەوە تاوەکو گیانی سپارد. ئەو جاهات بۆ لای پێغەمبەر و وتەکانی سعدی بۆ جێڕایەوە. لەم نێوەندەشدا ئەوانەی داوای بەدەستێنانی شەرەفی شەهادەتیان کردبوو خوا نزاکانی قبول کردن. ئەنەسی کوڕی نەضر و عەبدوڵای کوڕی جەحش و حەمزەی کوڕی عەبدولموتەڵیب ڕەزای خوایان لەسەر بێ دوعاکانیان گیرا بوو فڕین بەرەو ئاسمانی شەهیدان. ئەوانەشی مابوونەوە لە ناو گۆمی خوێندا نقوم ببوون. ئوحود بە فرمێسکی خوێنینەوە دەگریا، گریانێک جیاواز لە گریانی تر. گریانێک وا دەزانرا پێغەمبەر صلی الله عليه وسلم شەهید کراوە. لە ئەنجامی ئەو دەنگۆیەوە دڵەکان بە پەژارە و داخەوە دەکوڵان و ڕۆحی مەعنەویان لەرزەی پێکەوت بوو. هەندێکیان بیریان لەوە دەکردەوە بڕۆنەوە بۆ مەدینە و جەنگاوەری تر ئامادە بکەن و بیان هێنن. هەندێکیشیان بۆ چوون و نەخشەی تریان هەبوو. لە ساتە وەختێکدا کە هەمویان لەو پەڕی شپرزەییدا بوون، کت و پەرگوێیان لە دەنجی کەعبی کوڕی مالیک بوو هاواری دەکرد یا معشەر المسلمین ئەبشیروا هذا رسول الله. هۆ گرۆی مسلمانان مژدەتان لێبێ ئەوە پێغەمبەری خوایە. ئەو هاوارە لە ڕۆژی ئوحوددا وەک هاواری زیندووبوونەوەی پاشمردن وەها بوو.
مسلمانان بەجارێک بەدەم بانگەوازەکەوە چوون و سەر لە نوێ لە دەوری ئازیزدا کۆبوونەوە. هەندێکیان وەک پەروانە بە دەوریدا دەهاتن و دەچوون و بەجەستەیان دەیان پاراست. هەندێکیان سەرقاڵی دەرهێنانی هەردوو پارچەی کڵاوە ئاسنینەکەی بوون کە بە ڕوخساری پیرۆزیدا چەقی بوو. هەندێکی تریشیان بانگەوازیان دەکرد مسلمانان ڕوو بکەنە ئەو شوێنە. هەمویان هەوڵیان دەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەک چاوی خۆیان بپارێزن. ئامادە بوون ژیانیان بکەنە قوربانی ددانێکی سەروەر. کەواتە جارێکی تر کۆبوونەوە بە دەوریدا. سوێندیان خوارد کە ئەیتر هەرگیز بەجێی نەهێڵن. مای شانازی مرۆڤایەتی سەرکردەی هەرەمەزن جارێکی تر جڵەوی کارەکانی گرتەوە دەست تاکو استراتیژێکی نوێ پیادە بکات و دەست بەسەر بارودۆخەکەدا بگرێتەوە. بە ئەسپایی کشایەوە پشت چیاکە. مەبەز لەم هەنگاوەش دانانی پلانێکی نوێ و دووبارە ڕێخستنەوەی ریزەکان بوو. واتە دەستی کرد بە نەخشە کێشان بۆ ئەو قۆناغا، یان بڵین بۆ تابلۆی سێەم کە بە سەرکەوتن کۆتایی پێدەهات.